پزیشکێکی توێژەر هات توێژینەوەی لەسەر ئەوانە کرد تووشی فقدان زاکیرە بۆ بوون. چی کرد؟ ئۆکسجینی مەصنوعی زیاتری خستە بەردەستیان، یعنی ژینگەیەکی بۆ دروستکردن کە خستیانە ژێر ئۆکسجین کە لە خەڵکی ئەعتیادی تۆزێ زیاتر ڕێژەی ئۆکسجین وەرگرن. دوایی زۆربەی نەخۆشەکان چاک بوونەوە بۆ ماوەی 6 مانگ، زۆرێکیان هیچ عیبیان نەماوە. کەواتە ئێمە لە پیریە بەڕێزان، لە پیریا کەم ئەخەڵەفین مێشکمان تووشی لەبیرچوونەوە ئەبێ، یەکێک لە کێشەکانمان چییە؟ ڕێژەی وەرگرتنی ئۆکسجینمان کەمە بێتەوە. یعنی تۆ خۆت حسێ بکە، بۆ نمونە من لەگەڵ مناڵەکەمان زۆر جیاوازی، ئەو ڕۆژە ڕۆشتوین بۆ شوێنێک زۆر گەڕین، زۆرمان و بووین هاتینەوە، ئەو یەکسە چوو بۆ لای ڕەفیقی بۆ یاریکردن، ئەو حەزوڵێ ڕائەکە ڕێژەی ئۆکسجین لای ئەو زۆر باشە. ئەی من بەرەبەرە جوڵم کەمە بێتەوە، ڕناکەم. ئەی بابین مقارنەی کەسێ بکەین تەمەنی 70 ساڵ. کەواتە بۆچی مێشکی خراپ بووە؟ لەبەر ئەوەی کە ڕێژەی وەرگرتنی ئۆکسجینی کەمە. مەسەڵەن پیرە ناچێتە دەرەوە، پیاسە ناکا، وەرزش ناکا، هەناسەی قوڵ نایە، دایمە لە ژوورێکا بۆ خۆی دانیشتووە، زستانە خەمێکی سەرمای بێ، کاتی ترە خەمێکی بکەوێ شوێنێکی بشکێ، ناجوڵە، جوڵە نامێنێ ئۆکسجین کەمە بێتەوە، تووشی خەڵەفانە بێت، تووشی لەبیرچوونەوە ئەبێ. بۆیە بەڕێزان من پێم وتووی تەمرینی ریلاکسیشن زۆر بکە، هەناسەی قوڵ، ڕاکردن، تەمرینی جیسمی نەفسی، هەموو ئەو شتانی کە باسم کردووە. تۆ هەر ئەچی گوێ لە ڤیدیۆکە گری بەجێڵی یاخۆ چۆن چاکە بێ بەڕێزان، من بە ئێواڵم ئێستا کە کۆمەڵ لەو بەشداروانی کە لێرن خۆیان پزیشکن، من بە ئێواڵم. چەند ناخۆشە نەخۆشێک گێتە بەردەستۆ دەرمانی بۆ ئەنووسی، دوای ماوەی ئەڵێ دکتۆر چاک نەبووم، ئەڵێ باشە چۆن چاک نەبووی، عیلاجەکانە بەکارێنە، گورنەوەڵە ماوەسا دوای 1-2 ڕۆژ. ئەمە نمونەی واقعیتان پێڵ، نمونەی واقع هێناویانە باری دەرونی تێکچووە. باشە پێڵێم تۆ بۆ نەچووە لای دکتۆری نەفسی؟ ئەڵێ ماسە ڕۆشتم، بەڵام ئیسفادەی نەبوو، باش نەبوو. ئێڵم بۆچی باش نەبووی؟ دکتۆر چی وت؟ ئەڵێ وەڵای دکتۆر هەنێ عیلاجی بۆ نووسم. ئێڵم عیلاجەکانە خوارد؟ ئەڵێ نەوەڵا ماوەسا ئێستا لە سراجەکە. ئەڵێم بۆنەوە خوارد؟ ئەڵێ وەڵای پیرەژنێکی دراوسێمان وتی، حەت بە سەراحەت دەین پێتان، ئەمە قسەی نەخۆش. پیرەژنێکی دراوسێمان وتی ئەو عیلاجانە ئەگەر بەکاربێنی دوایی زۆر خەواڵوو ئەبی، دوایی بەبێ و دەرمانانە خەو لێ ناکەوێت. منش حەزم نەکرد مدمین ببم بەوانە بخۆم. بەڕێزان تۆ چی بە نرخە لە ژیانی تۆ؟ عەقڵ بە نرخترین شتە لە ژیانی تۆ. دوایی مدمین ببم بە دەرمان کەی کێشێ؟ عەقڵم لە دەستمام کێشێ، باری دەرونی و تێکچی گیر بخۆم بە دەستۆ کێشێ، شەو لە خۆتۆ نەخەوی کێشێ، لە خۆتۆ دەستکەی بە گریان کێشێ، بە قسەیەکی بەسیط هەفتەیە نەخەوی کێشێ. ئەوە کەی کێشەیە بە حەب بخەوی؟ قەیچێکە. لەبەرەوە بەڕێزان جاری وا عیلاجەکە ئەڵێ ئێستا ئەو دکتۆرە چی بکە؟ یعنی مەسەلەن چی بکە؟ عیلاجی بۆ تۆ نووسیوە بەکارە نەهێناوە، باش نەبوویتەوە.